بەڵام لەوانەی کێشەکان قوڵتر بن و نەخۆشیەکان گەورەتر بن لەوەی کە فقط داهاتی نەوت کرد چارەسەری بکات. دوای 10 ساڵ لە داخستنی جانتاکەی و بەڕێوەبردنی سێکتەری نەوت بە تاریکی، ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان جانتا ڕەشەکەی کردەوە. کەپسوڵەیەکی قەرزی 20 ملیار دۆلاری و دەستەیەک بەڵگەنامەی بێهیواکەری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدا بوو لە کاتێکدا خەڵک لە دوای 3 ساڵ برسێتی و قەیران چاوەڕێی باشترکردنی دۆخەکە بوون. بەوتەی ئاشتی هەورامی ئێستا کۆی گشتی قەرزەکانی حکومەتی هەرێم نزیکەی 24 تریلیۆن دیناری عراقی واتە 20 ملیار دۆلاری ئەمریکیە کە 4 تریلیۆن دیناری موچەی نێدرا و پاشەکەوتکراوی فەرمانبەرانی کەرتی گشتیە. ئاشتی هەورامی جەختیش لەسەرەوە دەکاتەوە بەبێ چاکسازێکی ڕاستەقینە ئەگەر ڕۆژانە 1 ملیۆن بەرمیل نەوت بە بەهای 100 دۆلاریش بەرەمبێنین دیسان داهاتی نەوت بەشی خەرجیە زیێدەڕۆیەکانی حکومەتی هەرێمی کوردستان ناکات کە خۆیان پێوەگرتووە. ئەم قسانەی ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان هیوای ئەوەیان لێ ناخوێنرێتەوە کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان چاک بکات. قسەیەکی بێهیواکەرن چونکە ناوەڕۆکی قسەکانی جەخت لەسەر زۆر بابەت دەکاتەوە کە کێشەی گەورەن و سەرۆکاتی کابینەی هەشت و کابینەکانی پێشووتر و یەکێتی و پارتی بۆ هەرێمی کوردستانیان دروست کردووە و ئێستا کەڵەکە بوون و کوردستانیان خستوەتە لێواری هەڵدێران. بەڕای وەزیری سامانە سروشتیەکان هیچ چارەسەرێکی موعجیزە ئاسا لە ئارادانە. بەردبوونەوەی نرخی نەوت قەیرانەکە چارەسەر ناکات. هیچ کۆگایەکی شارەوەی داهاتەکانی نەوت لە ئارادانە. حکومەتی هەرێمی کوردستان خۆی بەتەناو بەبێ ئیرادەی سیاسی هەموو لایەنە پەیوەندیدارەکان ناتوانێت کێشەکان چارەسەر بکات. بەڕای شارەزایان دەرکاندنی ئەم قسانە لەم کاتەدا کە فەرمانبەران و هاوڵاتیان چاوەڕێن لە دوای 2017 و شەڕی مووسڵەوە کێشەکان چارەسەر بکرێن خۆداماڵینی تەواوە لە گەندەڵی و کێشەکان کە لە ئێستادا حکومەتی هەرێم ڕوبەڕووی کەوتنی تەواوەتی کردووەتەوە. لەلایەکی تریش شکست پێهێنانی ئەو هەوڵانەیە دەیەوێت کورد بەرێتەوە بۆ بەغداد. ئەمە جگەلەوەی ئاشتی هەورامی تۆپی خراپەکاریەکانی یەکێتی و پارتی کە ئەم دۆخەیان بۆ هەرێم دروست کردووە دەخاتە کۆشی هەموو لایەنە سیاسیەکان و بە پێویستی دەزانێت سەرکردە سیاسیەکان هەست بە واقعەکە بکەن و پێکەوە کار بکەن بۆ ئەوەی چارەسەرێکی هاوبەش و درێژخایەن بۆ تەحەدا ئابووریە قوڵەکانی هەرێمی کوردستان بدۆزنەوە. لەسەر و ئەوانەوە کردنەوەی جانتاکەی ئاشتی هەورامی لەم دۆخە نائومێدکەرەدا پارتی و یەکێتی دەخاتە بەردەم شکستێکی گەورە لە ئیدارەدانی حکومەتی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی هەرێمیان کردوتەوە. بۆیە ئەوە ئەرکی ئەوە دەخاتە سەرشانیان پێش ئەوەی دەست بۆ هەر شتێک ببرێت پێویستە ئەم دۆخە ڕاگیر بکەن و واز لە تاڵانکردنی کۆی سێکتەرە ئابووریەکان بێنن. هەروەکو پێشتریش پەرلەمانتاران جەختیان لێ کردووەتەوە.